یەک ساڵ بە شەڕی نێوان رووسیا ئۆکراین تێپەڕ دەبێت. لەم شەڕەدا کە چەند خوێندنەوەیەکی جیاوازی بۆ دەکرێت، هەریەک لە رووسیا و ئۆکراین دوو وڵاتی دیارن لە جیهاندا جێدەستی خۆیان هەیە، پێگەی سیاسیان هەیە لە ڕۆ ئابوووریەکەەوە. هەریەک لەم دوو وڵاتی بەهێزیشن لە ڕووی وزەوە بە هەمان شێوە. دیارە ئەوەی کە باسی لێوە دەکرا لە ئەوڵەوە رووسیا وڵاتێکی بەهێزە دەتوانێت ئۆکراین داگیر بکات یاخۆت بخاتە ژێر ڕکێڤ و هەیمەنەی سیاسی خۆیەوە. بەڵام بۆ دوورە هەندێکی دیکە و بۆ چوونێکی دیکەش هەبوو کە ئۆکراینیاش بە هەمان شێوە وڵاتێکی بەهێزە، چ لە ڕووی سەربازی، چ لە ڕووی ئابووری و وزە و تەنانەت لە ڕووی دانەوێڵەیشەوە لە ڕۆژ ئاوایەکێکە لە وڵاتە گرنگەکان کە رووسیا ناتوانێت هێندە بە ئاسانی بەسەری دازاڵ بێت. پاش تێپەڕبوونی ساڵەکە ئەم شەڕ و ناکۆکیە کە تەواوی جیهانی هێنایە سەر بوتوێش، هێنایە سەر لێکۆڵینەوە، هێنایە سەر کۆمەڵێک ڕێکەوتنی استراتیژی بە تایبەت لەسەر پرسی وزە، هێشتا شەڕەکە کۆتایی نەهاتووە. لێکدانەوەکان چی دەبن بۆ مانگەکانی داهاتوو، ڕۆژەکانی داهاتوو، تەنانەت بۆ ساڵەکانی داهاتوو لەم ناکۆکی نێوان ئەم دوو وڵاتەدا. لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی گفتوگۆی زیاتر دەکەین. کاک عەبدولقادر، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە پاش تێپەڕبوونی ئەم یەک ساڵە شەڕ و ناکۆکیەکانی رووسیا و ئۆکراین ئەنجا چاوەڕێی چی لێ دەکرێت و چیشی لێ بەرهەم هاتووە تاکو ئێستا؟ زۆر سپاس. ئەوەی لێ بەرهەم هاتووە بێگومان شەڕ و ئاژاوەیەکی ناوچەیی بۆتە شەڕ و ئاژاوەی تێکدادانێکی جیهانی. ئەوەی لێ بەرهەم هاتووە بێگومان شەڕێکی درێژخایەن کە لە ڕۆژانی یەکەم گومان دەکرا لەوانەیە لە ماوەی 12 ساعات 24 ساعات لای ساعتدا لە ماوەی یەک هەفتەیەکدا کۆتایی بە جەنگەکە بێت، بەڵام نەهات. ئەوەی لێ بەرهەم هات جەنگێکی یەک ساڵەیە کە وا وێ نادەکرێت کۆناغی نوێی جەنگەکە لە هەفتەی داهاتوو واتە سەرەتای مانگی سێ دەست پێ بکرێت لە محوەری جودا جودا بە چەکی جودا جودا بە استراتیژیەتێکی نوێ دوای ئەو پێشهاتانەی لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە لە نێوان ڕووس و ئەوروپیەکانەوە هاتە گۆڕێ. بێگومان ئەوەی بەدیهات وێرانیەکی زیاتر لە 35 لە سەدانی تەواوی دامەزراوە و شارەکانی ئوکرانیا وێرانبوونی ژێرخانی ئوکرانی ئاوارەبوونی زیاتر لە 8 ملیۆن ئوکرانی لە پۆڵەندا و هەموو ئەوروپا. ئەمانەی لێ بەرهەم هات بێگومان لە ڕووی سیاسی و لە ڕووی دیپلۆماسیەوە بێگومان ئەوەی لێ بەرهەم هاتەوە بوو کە ڕووسەکان توانیان زیاتر لە 30 لە سەدانی باشووری 30 بۆ 35 لە سەدانی باشووری ئوکرانیا بگرنە دەست، واتە ئەم چوار ویلایەتەی کە دۆنێتسک و هانسک، زاپۆرۆژیا و خێرسۆن بوو کە دواتر بەپێی ئەستراتیژیەتێکی نوێ لە بەشێک لە خێرسۆن تا باشووری ڕووباری نیوەی خێرسۆن پاشەکشیان کرد بۆ پاراستنی کرێنیا. بەڵام لە ڕووی ئەوەی گرنگە لە ڕووی سیاسیەوە ئەوروپیەکان دووچاری کێشەیەکی گەورە بوون، هەر وەک چاوەڕوان دەکرا و ڕووسیەکان ئامادەکاریان بۆ ئەم بابەتە کرد بوو کە بتوانن لە ماوەی زیاتر لە ساڵێکی بەرگەی ئەم شەڕە بگرن. ئێستا لە شوێنە جیاوازەکان لە ناوەندە جیاوازەکانی ئۆڕۆپی لە ناوەندە سیاسی دیپلۆماسی و حتا استراتیژی و سەربازیەکان ڕازدەوێت کە جەبهەخانەکانی ناتۆ بەرەو کۆتایی دەچێت و پێشبینی ئەوەیان نەکردبوو کە جەنگەکە بەرەو ئەم ئاراستە بڕا. بۆیە هەردووکیان ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی لە ماوەی مانگی داهاتوو بتوانن پاڕادەیەکی زۆر جەنگەکەی یەکلایی بکەنەوە. باشە، بەڵام ئەم دوو وڵاتە توانیان ماوە بۆ بەردەوامی و درێژەتان بە شەڕەکە؟ بەڵێ بێگومان ئەتوانن. بیریمان لە ماوەی ساڵی داهاتوو رووسیا تەنها ڕوبەڕووی ئوکرانیا نەبوو. ئەوەی رووسیا لە خاکی ئوکرانیا شەڕی لەگەڵ دەکرد نەتەنها یەکێتی ئەوروپا بوو، نەتەنها ناتۆ بوو، بەڵکو هاوئاوازەکانی لەسەر تاسەری جیهانیش بوون. ئەو وڵاتانەی کە بەڕاستەوخۆ یان نەڕاستەوخۆ کەوتبوونە ژێر ڕکێوی سیاسەتەکان و هەژبوونی ئەوروپی و ئەمریکیەکان نەڕاستەوخۆ یارمەتیاندا. ئەوروپیەکانیش کەوتنە شڵەژاوی کەوتنە ئەو بارە ناسەقامگیرەی کە ئەمریکیەکان بۆیان خۆڵخاند بوون.
بێگومان کە دەڵێن لە شەڕی دووفیلا بێگومان زەوی نێوانیان پێدەچێت ئەوروپیەکان دووچاری ئەو مشکلێ بوون ئەوروپیەکان دڕکیان بەوە کرد کە ناتۆ لەوانەیە نەتوانێت بەو شێوەی کە ئێستا هەیەی بتوانێت ئەوروپا لە ساڵانی داهاتوو لە ڕوبەڕووبوونەوەکانی داهاتوو بتوانێت بپارێزێت بۆیە بوجە لە دوای بوجە خەرچی سەربازی لە دوای خەرجی سەربازی تەکنۆلۆژیای نوێ بیرۆکەی نوێ استراتیژی نوێ ئەوانە هەمووی مل بە ملیەک وای کرد کە جەنگەکە ساڵک بخایێنێت بێگومان ئێستا هاتنە دۆخێکیەوە کەنە لە رووسیانە ئوکرانیاونە ئەمریکیەکان ناتوانن لەو دۆخەی ئێستادا تەنانەت بە هەبوونی ئەم دەست پێشخەریەی چینی ناتوانن بگەنە ئەو ڕێککەوتنە ناتوانن بگەنە ئەو دواتر دێمە سەر ئەو بابەتە کاک عەبدولقادر لەسەر ئەو نێوەتگیری کە چین دەیەوێت بیکا و رووسیا پێشوازی لەو دەست پێشخەریە کردووە دیارە وڵاتانی ڕۆژاوە بەگشتی ڕەنگە لەسەر ئەمە کۆک بن کام دوو وڵاتە بکەونە ڕێککەوتن بەڵام بەرلەوە زۆر باز لەوە دەکرێت کە رووسیا ئێستا ئەو توانایی نەماوە بەرەو لاوازی چووە سەربازەکانی لە ڕووی معنەویەوە هێزیان پێنەماوە لە ڕووی معنەویەوە داڕ و خاون لە بەرامبەر ئەو هاوکاریە زۆری کە بۆ ئۆکراینیش دەکرێت لەم شەڕەیە هەر بە هەمان شێوە رووسیا لاوازتر دەبیندرێت لە ئۆکراین فعلەن رووسیا ئەو لاوازی بۆ هاتوۆتە پێش لەسەر ئاستی سەربازی لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە ینی ئەو شەڕی کە پلانی بۆ دانابوو تەنها بەرگەی یەک ساڵی گرت هێز و تواناکەی بێگومان وانە بێگومان هەر وڵاتێک کە زلهێزیش بێت کە دووچاری شەڕ دەبێت بێگومان ئەبێ پارێکی زیاتر خەرجکە بێگومان هێزی مرۆیی زیاتر خەرج دەکرێت بێگومان بەپێی معتەیاتی سەرزەوی بەپێی ئەو ڕوبەڕووبوونەوەی کە لە مەیدانی جەنگا ڕوبەڕووی دەبێتەوە هەروە بەپێی ئەو معتەیات سیاسی و دیپلۆماسی کە لە ئاستی هەرێمی و جیهانی ڕوبەڕووی دەبێتەوە پلانەکانی دەگۆڕێت رووسیا بێگومان لە پلانی ئەی لە سەرەتایی جەنگەکەدا کە داگیرکردنی خێرایی کیەفیان گەمارۆدانی خێرایی کیێڤ و هەستنەژێر ڕکێوی حکوومەتی کیێڤ و گەڕایەوە بۆ استراتیژیەتی پلانێنی کە بریتی بوو لە داگیرکردنی باشوور دواتر بەپێی پرۆژەیەکی سیاسی نیکاندنی بە رووسیا کە ئەم کارشی کرد ئێستا ئەوەی لە ئێستا دەیبینین دوای ئەوەی لە ماوەی 4 مانگی ڕابردوو زیاتر لە 250 بۆ 300,000 هێزی احتیاطی بانگشتکرد پول ڕاهێنانیان پێکراوە خولیان بینیوە خولی تایبەتیان پێبینیوە ڕۆڵدان بەم شێوەیەکی وە گەورە بە هێزەکانی ڤاگنەر چ لە سنووری خارکێ و دەوروبەری خارکێ چ لە جەزیرەی کرێمیا ئامادەکاریکردن بۆ هێرشەکان و پەڕینەوە لە ڕووباری خێرسۆن و بەرە ئۆدێسا چ ئێستا پەلهاوێشتن بۆ ترانسستیریا لە خاکی مۆلداڤیا ئەوانە هەموو رووسیا لە حاڵەتی هێرش دەبینین بێگومان هەر وەک باسم کرد لە حاڵەتی شەڕدا دووچاری هەم قوربانی مرۆیی هەم قوربانی مادی هەم بودجێکی زۆر خەرج دەکرێت بەڵام بیریشمان نەچێت ئەو هەموو قەبارە گەورەی ئابلۆخەی ئابووری و سیاسی و دیپلۆماسی لەسەر رووسیا بەم شێوەی کە ئۆڕۆپیەکان و دیکان چاوەڕێیان دەکرد کە شکست پێبێنێ یان چۆک بە ڕووسەکاندا بنێ پێی نەدا بینیمان ئەو کاتی کە رووسیان سەرەتا بە شێوەی ڕێژەی دواتر بەگشتی لە سوێتی جیهانیان دەرکرد رووسیا چۆکی پێنەدا لە بەرامبەردا پلانیکردی هەبوو کە توانی نرخی گاز و شروعی پێدانی گاز بۆ دەوڵەتە ئەوروپیەکان ئەوانە هەمویان وای کرد نرخی گاز بۆ ڕووسیەکان بچێتە سەرەوە ڕۆبل خواستی کڕیاری لەسەر بێت ئەبێ لە بەرامبەر غازدا ڕۆبل بدەن دواتر ڕۆڵبینی لە دەریایی ڕەش و ناردەکردنی دانەوێڵە بە مەرجەکانی رووسیا ئەمە وای کرد رووسیا شوێنکەی خۆی لە گۆڕەپانی سیاسی ئەوڕۆپیدا پایینتر ببینێ بەڵام لە بەرامبەردا ئەمەش پرسیارەکە ئایا ئەوڕۆپیەکان بەو هێزەی کە لە سەرەتای شەڕی ئوکرانیا بوون بەو هێزە ماون ئێستا بێگومان لە دانانی سەقفی نرخی غاز و کاڵای ڕووسیدا ئێستا لە پاش ماون یەک بڕیاریان نییە ناوەندێکی بڕیاری ئۆڕۆپی ئەو تۆ چالاک نییە بینیمان بۆ نردنی تانکەکانیش تەنانەت ڕاڕایی هەبوو تەنانەت
کێشیان لە نێوان کەوتەوە لە نێوان ئیتالیا، ئیتالیا، مەجار، ئەڵمانیا، باش بریتانیا تەنانەت کەواتە بەهای جیاواز هەیە. کەواتە هەموو هەمانەوا دەکە بڵێن نەک ڕووسیا بەهێز لە هێز نەکەوتووە، بەڵکو دەتوانین بڵێن سەرەڕای ئەو هەموو قوربانی و کێشە و گیر و گرفتەی لە جەنگەکەدا لە بەرامبەریتی، بەڵام تا ئێستاش بەهێز وەستاوە کە ڕەهەندی دەرەکی وەکو پاڵپشتی چین و ئێران و وڵاتانی تریشی لە پشتە کە گەر دەرفەت بێ باسی. باشە کاک عەبدولقادر بینیمان کە هەفتەی ڕابردوو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گەشتە نێو کەیڤی پایتەختی ئۆکراین لە نێو کەنیسەیەکەوە لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتەیە کۆبەوە. پەیامی جۆ بایدن چی بوو؟ ویستی بە رووسیا بڵێت کە ئۆکراین هاوپەیمانیانە، کە ئۆکراین تەنها ئامرازێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو شەڕەی کە ڕووی داوە، کە ئەکرێ بڵێن شەڕەکە لە بری ئەمریکاش دەکات کە ئەمریکا و رووسیا دوو زلهێزی جیهانن کە دوو ڕکابەری سەرسەختیشن لە جیهاندا. چۆن خوێندنەوە بۆ ئەو سەردانەکرا لە نێو ئەو شەڕە قوڵی کە لە نێوان و دووڵاتەیە هەیە؟ بەڵێ بێگومان سەردانەکە باس واکرا بوو کە سەردانەکە تەنها بۆ پۆڵەندا دەکرێت، دواتر بە شێوەیەکی نهێنی و تەنانەت 3 ساعات بەر لە هاتی ناوخاکی ئوکرانیا هەواڵکرا بوو بە ئوکرانیەکان کە سەردانی ئوکرانیا دەکە. بێگومان هەموو ئەو چاڵاکی سەردانانە هەموو تەنانەت کۆی ئەم بابەتەی کە لە کۆنفرانسی میشنی ئەم ساڵی چەبوو بریتی بوو لەوەی کە ئێمە پاڵپشتی لە ئوکرانیەک دەکەین کە ئێستا کارتەکان ئاشکران ئوکرانیا بە وەکالەت لە وەکالەتی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ ڕووسیا و دواتر چینیش ئێستا چین بەم دەست پێشخەرێکی کردوێتی ئێستا ناتوانێت ئیتر ئەم کاتەی نێوەندگیری گەنیاریەکی جیاواز یاری بکە، ئەبێ حتمما لە ئەنگلیەکەی خۆی دیار کە کارتەکانی بۆ ماوەیەکی زیاتر ئاشکرا بکە. پەیامی بایدن بۆ ئۆکرانیەکان ئەوە بوو کە لە هێرشەکەی داهاتوودا لەبەرەوەی ئەم هێرشەی داهاتوو کە بڕیار وایە لە مانگی سێ دەست پێ بکاتن بۆ هەم بۆ ئەوروپیەکان هەم بۆ ڕووسیەکان چارەنووسسازە ئامادەبوونی بایدن لە خاکی پۆڵەندا و سەردانیکردنی ئەم جەبەخانەی کە باز دەکرێت ئەم جەبەخانەی تایبەتە دەبابەی لێۆپاردی توی تێدایە، حتا تانکی ئابرامزی M1 ئەمریکی تێدایە، حتا دەبابەی چاڵنجری بریتانی تێدا، جۆرەها چەکی موشکی دووربرد کە لەوانەیە ماوەی زیاتر لە 8 مانگە زلنسکی داوا دەکات کە بتوانێت ناو خاکی ڕووسیای پێ بێتێ، ئەوانە هەمویان لێرەدا هەن. بەڵام ئاراستەی سیاسی تەنانەت باز لەوە دەکرێت کە تیمی بایدن هەواڵیان بە ڕووسەکانیشدا بوو کە بایدن دەیەوێت سەردانی ئوکرانیا بکات، کەواتە کەناڵەکانی پشتەوە کراوان هەردوو لا کار بۆ ئەوە دەکەن کۆتا کەناڵەکانی دیپلۆماسی و سیاسی بەکاربێنن بەر لە و جەنگەی کە قەرارە لە مانگی سێدا هەڵبگیرسێ و یەکلایی بکرێتەوە. ئەم جەنگەش زیاتر رووسیا استراتیژیەکەی ئەوەیە بتوانێت ئۆدێسا یان ئابلوقە بدا یانەوە تا بە بڕینی ئەو خەتەی کە لە دەریای ڕەشەوە بۆ ترانسیستریە و مۆڵداویە دەڕوا بتوانێت ئۆدێسا لە کار بخە. بەم شێوە دەتوانێت دەریای ڕاستەتەواوی لە نەخشەی ئوکرانیا دا ببڕێ کە ئەمە دەتوانین بڵین شکستێکی گەورەی استراتیژیە بۆ ئوکرانیا کە دەتوانێت ئوکرانیا لە ماوەی داهاتوو لەسەر هەر مێزی بە هەر شێوەیەک بێتن بە شێوەیەکی دووڕا و مامەڵی. باشە دەمە سەر دەست پێشخەریەکەی چین بۆ گفتوگۆ و دانوستاندنی ئەم دوو وڵاتە لەگەڵی کا کۆتایی هێنان بۆ شەڕە. دیارە رووسیا پێشوازی لەو دەست پێشخەریە کردو کە لەلایەن چینەوە ڕاگەیەنراوە بۆ دوو وڵاتە، لەگەڵەوەشدا ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا، ئۆلاف شۆڵتزیش بە هەمان شێوە کوڕایشکاری ئەڵمانیا. یعنی چاوەڕێ دەکرێت کە لەسەر زیلینسکی ماوەتەوە، پێتان وایە کە زیلینسکی بچێتە سەر مێزی گفتوگۆ ئەم دوو وڵاتە ڕێبکەون لەسەر ئەو داخوازیانی کە هەیەە بۆ کۆتایی هێنان وەم شەڕە؟ من پێمایە خۆی جێگرێکی زێلنسکی باسی لەوە کردبوو کە هەر بە هەر شێوەیەکە بێت ڕێکەوتن لەگەڵ رووسیا لە ناو چوارچێوەی دەست پێشخەریەکەی رووسیا بێت یان لە دەرەوەی ئەمە بێت ئەبێ شمولی ئەمەش بکە کە رووسیا لە تەواوی
خاکی ئوکرانیا بکشێتەوە اینجا لەسەر مێزی گفتوگۆدا ئەنیشین. لەلایەکی ترەوە زێلێنسکیش ئێستا هەست بەوە دەکاتن لە ماوەی مانگی ڕابردوو دووجار لە هەشتی مانگ و لە هەفتەی مانگ باسی لەوە کردبوو کە ئەگەر فریامان نەکەون ئەبێ ئەم شەڕە لە سنوورەکان و لە شارەکانی وڵاتەکانی خۆتان بکەن، واتە لە ڕووی جەبەخانەوە، لە ڕووی موشەکەوە، لە ڕووی پێدانی فڕۆکەی F16 کە پرۆژێکی زۆر سەیرە لە ڕووی پێدانی موشکی دووربرد کە بتوانێت زیاتر لە مەودای 200 بۆ 300 کیلومتر ببڕێ. ئەم هەموو ئەوانە وای لە زەلێنسکی کرد بوو کە هەڵوەستەیەک بکە بۆ ئەوەی متمانەیەکی زیاتر، پاڵپشتێکی زیاتر لە ئەمریکی و ئەوروپیەکان بەتایبەت وەربگرێ بۆ ئەوی بتوانێت ئامادەکاری بکات بۆ چاوەڕێ دەکرێت ئەم شەڕ لە 2023 بە کۆتایی بێ؟ من پێم وانە لەبەرەوەی ئەم جەنگە هەر وەکو لە سەرەتایی شەڕەکەشەوە ئەم پێناسەیی بۆ کرابوو بۆ ئەوروپی و ئەمریکیەکان لەوانەیە مەسڵی بێ، بەڵام بۆ ڕووسەکان بێگومان بابەتی مەرگژیانە. بێلایبوونی ئوکرانیا بە هیچ شێوەیەک جگە لە بێلایبوونی ئوکرانیا بە هیچ شێوەیەک بۆ ڕووسەکان خۆبوو کراو نییە. ئەوانە لە ماوەی 3 مانگی داهاتوو بوو، بەڵام دوای 6 مانگی یەکەمی شەڕ بێگومان هەر ڕێکەوتنێک بکرێ ئێتر ڕوس ئامادە نییە بەوەی کە جارێکی هێزی ئابووری و پیشەسازی کە لە باشووری ئوکرانیا هەیە و ئێستا ڕاپرسیەکی لە نێوکراوە و لێکێنراوە بە خاکی ڕوسیا دووبارە بگەڕێنەوە. ئەوانە هەمووی بابەتێکن زیاتر لە 50% یان ڕاستەوخۆ یان نەڕاستەوخۆ کار دەخەنە سەر سیاسەتی ئوکرانیا کە بێگومان لە ماوەی داهاتوو ئوکرانیا دەتوانین بڵێن لە ماوەی 2 مانگی داهاتوو ئەتوانین بە شەفافتر ڕوونتر ببینین کە ئاراستەی استراتیژیەتی ئوکرانیا یان ئەوروپا و ناتۆ لە خاکی ئوکرانیا دەبێت. بەڵێ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی ڕاستەوخۆ لە خەباتە میوانی مە بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک عەبدولقادر.